ئەزیزان ئەو بابەتەی کە ئەمڕۆ باسی دەکەین باسی بێزاربوون و بێتاقەتبوون دەکەین لە خوێندن. هۆکار چییە کە هەندێک جار کچ و کوڕەکانمان بێزار و بێتاقەتە من لە خوێندن؟ هۆکار چییە؟ و حەقی خۆشێتی پرس و ڕایک بکەین بە خۆشیان بە گەنجەکان کە ئەمڕۆ هەندێکیان لێرە موجودن، شوێنێک و ئیسراحەتێکی ناو قوتابخانە لە بەردەم سپلیت و یان لە ژوورێکی گەرم و نەرمە، زۆر لای ئەتیادیە بەجێی بێڵێ بڕۆ کرێکاری بکات، بڕوات بچێتە سەر جادا یان بڕوات هەر لە ماڵەوە دانیشێت، زۆر لای ئەتیادیە بەڵام نەخوێنێ و چکە خوێندنەکەی لا نامرتاح و ناسوودێ. هۆکار چییە کە زۆر جار گەنجەکانمان لە تەمەنی 15 ساڵ 16 ساڵ بەتابەتی ئەوەی کە زۆرینە بینیومە تا سەرەتایی نە، بەڵام لە ناوەندی و هەتا ئامادەی ئەو قۆناغا لە بینی 14-15 ساڵ 13-14 ساڵ تا 18-19 ساڵ زۆر جار وازیێنانی قوتابخانەکان لەوێ ڕوودەدات. چکە خۆتان چاکەزانن گەرمەی مڕاهقی، گەرمەی هەرزەکاری، گەرمەی هۆرمۆنات گۆڕین، ئەتوانین بڵین قیممەی تێکچوونی هۆرمۆناتەکان بەرزونزم کە دەکات زۆر جار لە بینی 12-13 ساڵە هەتا بینی 18 ساڵ و زۆر جار چێتە تا 20 ساڵش. بۆیە زۆر جار بڕیارە ناتەندروستەکانی گەنج لەو کاتەیە دەدرێت. لەو کاتەیە بڕیار دەدات ئەڵێ من بەدڵ نییە، حەزم لێ نییە، بۆ من باش نییە، بە کەڵکم نایە، هیچ تێ ناگەم، فریان ناکەوم، سوودی نییە، تەواوی کەمچی لە مەسەلا گۆڕێ. کەواتە زۆر گرنگ و مهمە کە باسی ئەوە بکەین. بەڵام لەبیرتان نەچێ ئەزیزانی خۆم لە لایەکی تریشەوە ئێستا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بگرە هەندێک جار ڕۆشتووە بۆ ناحیەکانیش بەشی ئێواران کراوەتەوە، لە ناحیەکی وەکو تەکیە یان بازیان یان بۆ نمونە ئەڵڵایی یان جۆر جار لە هەڵەبجەیەکی تازە کە من ڕۆشتومە جاروای لە قوتابخانەیەکە 150-200 خەڵکی بەتەمەنم بینیوە. ئێستش دەبینمە لە هەڵەبجەی تازە جارێکیان داوەتیان کردم دەستخۆشیم بۆیانێت چوم سیمینارێکم تەقدیم کرد 150-200 کەس هەمووی خاوەن ژن و ماڵە، تەمەنی 25 ساڵ 30 ساڵ 35 ساڵ، هەیە شتێک کەمتر یان زیاتر، هی وایە گازە دووتەنەکەی ڕاگرتووە، هی وایە پیکابەکەی ڕاگرتووە، هی وایە سیارەکەیشی ڕاگرتووە، کۆستەرەکەی ڕاگرتووە، بەڵام دیسانەوە هاتۆتەوە بۆ سەعیکردن و خوێندن. ئەمەمان لە چی و ئەوەمان لە چی؟ بۆیە وازێنان و گەڕانەوەش هەیە لە کوردستانە بینەرە ئازیزەکان، کچ و کوڕە جوانەکانم. لەلایەکەوە خەڵکێکەیە لە تەمەنی گەنجێتیا وازێنێ لە 12 لە 14 لە 15 کە خۆشبەختم ژمارەکەی زۆر نییە، کەمە، بەڵام خۆشبەختم ئەمە من دڵی من خۆشەکات گەڕانەوە بۆ قوتابخانە، گەڕانەوە بۆ پەروەردە، گەڕانەوە بۆ بەدەستهێنانی بڕوانامە، گەڕانەوە بۆ بەدەستهێنانی شەهادە ژمارەکەی زۆرترە. یعنی لە شوێنێکی وەکو چەمچەماڵ ئەگەر لە ساڵێکا 10 کەس 15 کەس 20 کەس واز بێنێ، بەڵام بڕۆ هەر قوتابخانەی ئێواران لە شۆڕش و لە چەمچەماڵ و بۆن و نمسن لەو شوێنانە لە تەکیە لەوەچێ 300-400 کەس هەبێت کە ئێستا بۆن و نە پلەی عسکەریشی هەیە بەڵام دیسان نەگەڕێتەوە بۆ خوێندن، کۆمپانیا و شەریکاتی هەیە بەڵام دەگەڕێتەوە بۆ خوێندن، لە شوێنێکا فەرمانبەریشە بەڵام دەگەڕێتەوە بۆ خوێندن. کەواتە جارێ خاڵ یەکەم با من مژدانەتان بدەمێ و خۆشبەختم بەم هەواڵە ڕێژەی وازێنان کەمترە لە ڕێژەی گەڕانەوە. ئەمە یەکەم. دووەم، ئەزیزانی خۆم کچ و کوڕە جوانەکانم، ئەو ئەزیزانی کە سەرپەرشتی پەشی پەروەردە دەکەن دەبێ ئاگادار بن زۆرینەی وازێنانەکان لە کاتی مڕاهقیایە، لە کاتی هەرزەکاریایە، لەو کاتەیە کە بە قسەی مامۆستایەک زۆر عاجزە بیت، بە دەرەجەیەکی کەم زۆر عاجزە بیت، بە قسەیەکی بەرز و نزمی توێژەرێک زۆر بێتاقەتە بیت، بە کارتێک کە بینیوتە دووسێ گوڵاڵە سوورەی تیا بووە لەولاوە هەنێ پێکەنێ لەولاوە ئەڵێ و لەولاوە دایک دەڵێ حاڵم جوانە ڕیزی کردووە، لەولاوە باوکت ئەڵێ فڵانە، لەولاوە ئینە زۆر بێتاقەتە بیت، چکە قۆناغی مڕاهقیە، قۆناغی هەرزەکاریە. بۆ لە لایەکی ترەوە ئەو قۆناغێکە کە زۆر جار بڕیاری تەندروستی تیا نادرێ. من دوای دێمە سەر جەنابتان و ڕەنگە تۆ قەنەعەت بە من بکەی بڵێ وازێنانەکەی من زۆر باش بوو، چاک بوو، خوانێ بڕێ دکتۆر وازم لێ بێنە، عیبی نییە. بەڵام قۆناغی هەرزەکاری زۆر جار قۆناغی بڕیاری ناتەندروستە. بە بەڵگەی چی؟ زۆربەی کات لە هەرزەکاری و خەڵک دەستەکا بەجگەرە دوای لێی پەشیمانە. زۆربەی کات لە قۆناغی هەرزەکاریە دەست بۆ جگەرە نێرگەلە مەشروب دەبرێت دوای لێی پەشیمانە. زۆربەی کات خۆکوشتنەکان ناڵین زۆرینە، بەس زۆرینەیەکیان ئەوانی کە هەوڵی خۆکوشتنە دەن یان خەڵک کوشتنە دەن یان تۆڵە سەدنەوادەن
زۆر جار لە قۆناغی هەرزەکاریە جا لە بینی 12 ساڵی جاری وایە تا 24 و 25 درێژە بێتەوە دوایش پەشیمانە هەر یەک دەگەڵ گرتت ئەڵێ پەشیمانم مقابلەی بکە لە سجن ئەڵێ کاکە ئەو نەفرەت بۆ کوشت ئەڵێ پەشیمانم خۆشم ئاگام لە خۆم کاتە قۆناغێکە بەداخەوە قۆناغێکە بڕیاری زۆر جار ناتەندروستی تیا دەدرێت ئێمە بۆیە ئەم بەرنامەیەمان لەسەری کردووە کە دەبێ ئاگادار بین خاڵێکی تر کە زۆر گرنگ و ئەویش ئەوەیە کە قۆناغی هەرزەکاری کە قۆناغی وازیێنان و بەجێهێشتنی خوێندنە زۆر جار ئەو قۆناغەیە یان ئەو تەمەنەیە کە کاریگەری چواردەورت زۆر لەسرە برادرێک دێتەڵە چی مامە خوێندنی چی هەمووی پێنجێکی سوور نایەنێت برادرێک پێتەڵێڵە چی شەقی تی هەڵدا 4 ساڵتر ئەچین بۆ خارج خوێندنت بۆ چی و شەهادەت بۆ چیە برادرێکی تر مۆبایلێکی ئایفۆنی 89 پێیە ئاوی چاو دەرەکات تۆش دینار لە گیرفان تا فەتەڕۆکات دەڵێ کاکە ئەوە تۆ خوێنیت و منش ناخوێنم ها من مویمترم کاتە بە مۆبایلێک قسەی خەڵکی قسەی ئامۆزایەک پورزایەک هاوسەیەک دراوسەیەک برادرێک زۆر کاریگەری لەسەر دروستەکە کچم جاروای لە سۆشیال میدیایەک نەفرێکە بینی خۆی کردووە بە نوعێک و لە سۆشیال میدیاڵێ من ماگانە ئەوەنم دەسەکەوێت تو شەڵی من بشخوێنم و ببم بە دکتۆر و مهندیش ماگانەوەنم دەست ناکێ کاتە لە ئێستا هەرە وەکەوەی ئەو بکەم گەلێ باشتر و چاکتر و مەزبووترە بۆیە زۆر جا دەکەویتە ئەو هەڵانەوە کە قۆناغێکی مراهقیە قۆناغێکی هەرزەکاریە و بڕیارێکی تەندروستی تیا نادەی خاڵێکی تر بۆ ئێوەی ئەزیز ئەویش ئەوەیە کە قۆناغی هەرزەکاری زۆر جار برادری زۆر دۆست و زۆر دڵسۆزت نییە وەکەوە نیسە من لە تەمەنی خۆمە غەڵەتێکش بکەم تازەیەکم هەبێت شایەکم هەبێت مناسبەیەکم هەبێت لەوەچی ئەوە هاوڕێ و دۆستم هەبێت دڵم بدەنەوە پێم و دیار نەبێت بەس تۆ لە تۆ قۆناغی هەرزەکاریە ئەمڕۆ وازێنیت دوو جار برادرێک دێتە لە دەرگا هەواڵ تەپرسێ باقیەکەتری کەس دێت ناپرسێتەوە وایە نە وەکو قۆناغی بەتەمەنی نییە قۆناغی بەتەمەنی جاروان نەخۆشەکەوی لە خستەخانە لایە لە برادرەکانت لایە لە دوکانەکانی هاوسێت لایە لە تیجارەکان لایە لە کۆمپانیا لایە لە فڵانی شاری سلێمانی بۆنە سەردانتەکە کاتە قۆناغی هەرزەکاری ئەوەش یەکێک لە هۆکارەکانە خەڵک لێت ناپرسێتەوە خەڵک متابعەت ناکات جاری وایە خەلەلەکە لە مامۆستاشایە مامۆستاکەش ڕەنگە متابعەت نەکا مامۆستاش دەڵێ چاوی دەچێت دکتۆر چی بکەم خۆڵێ دانە و دوان نیە دوسێ جار پێم وتووە کە تەمەنا دەکەم نەگاتە ئەمە من ناڵم هەموو مامۆستای وڵە بەڵام هەندێ مامۆستا هەیە من خۆم دوان و وەڵام تەلەبێ وازی ناڵە دکتۆر جان و دوسێ جار پێمان وتووە چی لێ بکەم وازی لێ بێنە خۆی و کەیفی خۆی پەشیمان بێتەوە لە داهاتووە بەس دەبوو ئەگەر ڕاستت ئەوێت کە ئەم بەرنامەیەمان بوو ئەوەیە دەبوو بەڕێوەبەر وتکایەم بەرنامەیەمان لێ وەربگرن بەڕێوەبەر ئەگەر بزانێ مناڵێک وازێنێت سەردانی دایک و باوکی بکات سەردانی خۆی بکات توێژەرەکە قسەی لەگەڵا بکات خەڵکانێکی وەکو من دابنێ لەگەڵیا قسە بکات چێڵە لە ڕووی دەرونیە و نائاسوودە و نائارامە کێڵێم کچە ترس و خۆف و دڵڕاوچێکی نییە لە خوێندن دەبێ ئەم فۆبیایی لێ دوورخەیتەوە کێڵە تووشی نەخۆشیێکی دەرونی نەبووە لێتان ناشارمەوە چی ئەڵێت هۆکاری کەسێکی تر نییە کچێکە کوڕێک هەڕەشەی لێ دەکات بۆیە وازدێنێ کوڕێکە کچێک هەڕەشەی لێ دەکات بۆیە وازدێنێ کوڕێکە قەرزاری هەندێک لە برادرەکانێتی بۆیە وازدێنێ کچێکە هەندێک ڕسمی کەوتوتە لای برادرەکانی مەکتەب و یان بۆ نمونە مەسەن ئامادەی و ناوەندیەکەیەوە بۆیە وازەیەنێت چووکە هەڕەشیان لێ کردووە و توانە لە پۆلەکەی ئێمە بی واو لێ دەکەین